تورکیا وڵاتێکی فرەحزبیە و ژمارەیەکی زۆر پارتی سیاسی لە وڵاتەدا چالاکیان هەیە. بەڵام لە ئێستادا 4 پارت وەکو پارتە سەرەکیەکانی تورکیا ناسراون و لەم هەڵبژاردنەشە پێشبینی ئەکرێت هەر ئەو 4 پارتە بتوانن بربەستی لە سەدادا تێپەڕێن و بچنە نێو پەرلەمانەوە. پارتی گەلی کۆماری جاهەپا بەتەمەنترین پارتە لە مێژووی تورکیادا. لە ساڵی 1923 لەلایەن مستەفا کەمال ئەتاتورکەوە دامەزراوە و تا ساڵی 1940 هەتا ساڵی 1946 تەنها پارتی ڕێگەپێدراو بووە لە تورکیا و تا ساڵی 1950 تەنها پارتی دەسەڵاتداری ئەو وڵاتە بووە. دوایەوەی لە ساڵی 1950 بۆ یەکەم جار لە تورکیا هەڵبژاردننی پەرلەمانی بە بەشداری چەند پارتێکی سیاسی ئەنجام درا، جاپا هەڵبژاردنەکەی بەڕکابەرەکەی واتە پارتی دیموکراتی تورکیا دۆڕاند و بۆ یەکەم جاریش بۆ ئۆپۆسیۆن. جاپا لە مێژووی تورکیادا زیاتر لە هەر پارتێکی دیکە لە دەسەڵاتدا بۆ و سەرجەم 24 جار کابینەی حکوومەتی پێگەناوە. بەڵام لە ساڵی 1970 وەک ئۆپۆسیۆن ماوەتەوە و لەم ساڵانەی دوایشدا گەورەترین پارتی ئۆپۆسیۆن بووە. پارتی بزوتنەوەی نەتەوەیی مەهەپا پارتی ناسیۆنالیستە. پارتی ناسیۆنالیستە تونڕەوەکانی تورکیا دەناسێنرێت. ساڵی 1969 لەلایەن ئالپ ئەرسەلان تورکشەوە دامەزرا. ئەم پارتە زیاتر لە هەر ڕۆتێکی سیاسی دیکەی تورکیا دژایەتی چارەسەرکردنی پرسی کوردی کردووە. دەوڵەت باخچەلی لە ساڵی 1997 سەرۆکی ئەو پارتە بووە. گەورەترین سەرکەوتنی مەهەپا بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 1999 دەگەڕێتەوە کە توانی لە 17.98 دەنگەکان بەدەستبێنێت و 129 کورسی پەرلەمانی بۆ خۆی مسۆگەر بکە و وەک دووەم گەورەترین پارتی تورکیا بەشداری لە حکومەتا کرد. لە دوای هەڵبژاردننی پەرلەمانیدا لە ساڵی 2011دا لە 12.99 دەنگەکانی بەدەستهێنا و 53 کورسی لە پەرلەماندا هەیە. پارتی دادوگەشەپێدان ئاکەپا 14 ئابی 2001 دامەزراوە. دوایەوەی ساڵی 1999 ئیسلامیەکانی تورکیا بە ڕێژەیەکی بەرچاو دەنگەکانیان کەمی کرد. ناکۆکی کەوتە ناو پارتی فەزیلەتی نەجمەدین ئەربەکان و باڵا ڕیفەرمخوازەکەی پارتی فەزیلەت. پارتی دادوگەشەپێدانیان دامەزراند. ڕەجەب تەیبەردۆگان و عەبدوڵلا گویل و بۆڵند ئارینج لە دامەزرێنرانی ئاکەپەن. ئاکەپا ساڵی 2002 بەشداری هەڵبژاردننی کرد و لە هەڵبژاردنەدا توانی لە 34 دەنگەکان بەدەستبێنێت. لەو کاتەوە تا ئێستا پارتی دەسەڵاتداری تورکیایە. ئاکەپا لە خول یەکەمی دەسەڵاتداریدا توانی بە شێوەیەکی بەرچاو ئابووری تورکیا بوژێنێتەوە و ئەمەش بۆ هۆیەوەی ساڵی 2007 ڕێژەی دەنگەکانی بۆ لە 146 بەرز بێتەوە. ئاکەپا لە هەڵبژاردنەکانی 2011دا گەورەترین سەرکەوتنی بەدەستهێنا کە ڕێژەی دەنگەکانی لە 149.9 بوو. ئاکەپا جگەلەوەی لە 13 ساڵی ڕابردوودا لە زۆربەی ناوچەکانی تورکیا پارتی باڵادەست بووە، لە ناوچەکانی باکووری کوردستانیش ڕکابەری پارتە کوردیەکانی کردووە. ئەمە ژوای کردووە کە ئاکەپا زیاتر لە هەر پارتێکی دیکە پارتی دیموکراتی گەلان هەدەپا بە ڕکابەری خۆی بزانێت و ئەویش تەنها لەسەر ئاستی باکووری کوردستان. ئاکەپا لە ئێستادا چاوی لە ئەنجامی ئەم هەڵبژاردنەیە بۆەوەی بتوانێت سیستەمی سیاسی لە تورکیا لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی بگۆڕێت. پارتی دیموکراتی گەلان هەدەپا. پارتی دیموکراتی گەلان هەتەپە لە 12 ئابی 2012 دامەزراوە. پارتێکی سۆسیال دیموکرات و لایەنگری ژینگەیە. ئەم پارتە ئەگەرچی بە پارتی کوردەکانی باکووری کوردستان ناسراوە، بەڵام پارتێکی سەرتاسەری تورکیایە و بنکە جەماوەریەکانی لە ناو دانیشتوانی باکووری کوردستان و چەپەکانی سەرتاسەری تورکیادا هەیە. هەدەپا پشتگیری لە چارەسەری پرسی کوردەکە و لایەنگری لە مافی کەمینە نەتەوەیی و ئاینەکانی تورکیا دەکات. پێشبینی دەکرێت جگە لە ناوچەکانی باکووری کوردستان ڕێژەیەکی بەرچاو لە دەنگی کەمینە نەتەوەیی و ئاینەکانی وەک عەلەوی و ئەرمەن و هەروەها لاز و چەرکەسەکان بەدەستبێنێت. هەدەپا لە ڕووی گرنگیدانەوە بە پرسی ژن ناوبانگی هەیە. نزیکەی لە 148 کاندیدەکانی هەدەپا ژنن. لە کاتێکدا هەردوو پارتی ئاکەپە و جەهەپا هەر کامیان لە 118 کاندیدەکانیان ژنن. لە ئێستادا هەر یەکە لە سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکسەکداغ
هاوسەرۆکیە دەپەن و بۆ یەکەم جاریشە لە مێژووی تورکیادا کوردەکانی باکووری کوردستان دایانەوێت وەک پارتێک بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن و ئامانجیانەوەیە لەم هەڵبژاردنەدا بربەستی لە سەدادا تێپەڕێنن.